بینەرانی قدرگرانی کوردستان 24 لە کوێیەکەن سڵاوتان لەبێ خۆشحاڵم جارێکی دی لە پرۆگرامی خۆتان پرۆگرامی بۆ هەمووان بە ئێوەی هێژا شاد دەبمەوە. یەکێک لەو هەنگاوە گرنگانەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم خستویەتێ گەڕ هەژماری من بوو. بەڵام ئەم پرۆژەیە دەنگێکی ناڕازی بە دوای خۆی داهێناوە لەلایەن هەندێک نەیارانی ئەزمونونەکە و حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا پرۆژەی هەژماری من یەکێکە لەو هەنگاوە گرنگانەی کە ڕێگری لە گەندەڵی و سپیکردنەوەی پارە لە بازارەکانی جیهاندا دەگرێت و هەروەها سوودێکی زۆر بە هاو نیشتیمانیان و فەرمانبەرانی دام و دەستگاکانی میری دەگەێنێت. لەم پرۆگرامە ئەم جارەدا گەنگەشەی پرۆژەی هەژماری من دەکەین بزانین ئەو دەنگە ناڕازیانەی کە هەیە بە چه ئامانجێک لە پێناوچی ڕەخنە بارانی ئەم پرۆژەیە دەکەن بە میوانداری هەرێک لە بەڕێزان مەولود سابیر بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکانی هەرێمی کوردستان و دکتۆر ئەرشەد حاجی سیق مامۆستای زانکۆ شارەزا لە بواری ژمێریاری و کارگێری و دارایی زۆر بە خێربێن بۆ پرۆگرامەکەم لوتفتان نواند هەروە لەگەڵ ژمارەیەک لە فێرخوازان و قوتابیانی هێژای بەشی ژمێریاری لە زانکۆکانی هەرێمی کوردستان زۆر بە خێربێن سەرچاوان. کاک مەولود دێمە لای جەنابەت بزانین هەژماری من چی خراپە بۆ دام و دەستگاکانی میری بۆ هاو نیشتیمانیان بۆ فەرمانبەران خراپەکەی لە چیە زەحمە نەبێت؟ زۆر سپاس لە مام دەرفەتە سڵاو لە بەڕێستان و لە بینێرانتان. بەڕاستی پرۆژەی هەژماری من پرۆژێکی تێر و تەسەلە گشتگیرە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەگشتی و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تایبەتی. بەڵێ ئەم پرۆژەیە بۆ ئەوەیە کەوا ئێمە بتوانین وەکو دەوڵەتان وەکو وڵاتانی دەرەوە بتوانین موچە بدەینە فەرمانبەرانی خۆمان و لە هەمان کاتدا کار بکرێت بە پێدانی کارتێکی تایبەت کەوا هەموو ئەو ئەژمێرانە لە خۆی دەگرێتن و هەموو ئەو کردارە بانکانە لە خۆی دەگرێت کە لە دنیا و لە وڵاتانی پێشکەوتو هەیە. مەبەست ئەوەیە کاژماری من کار دەکات وەکو پرۆژێشی استراتیزی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین ئەو پارە دارکردنەی کە پێشتر بە دەست و بە گونیە و لە بانکان ئەنجام دەدرات ئێستا هاوڵاتی یان فەرمانبەران کارتێکی لە جیرفانی خۆی دادنێ ماگانە پارەکەی یان موچەکەی دەچێتە سەر ئەو کارتە و دەتوانێت بەکاری بێنێت. کەواتە هەنگاوێکی پێشکەوتووە بۆ ئەو پێشکەوتنی هەرێمی کوردستان و هەنگاوێکە بۆ ئەوەی کەوا بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان دەست پێ بکات لە هەرێمی کوردستان. چونکە ئێمە بمانێ ئابووری ببژێنینەوە ئەبێ سیستەمێکی پێشکەوتووی بانکیمان هەبێت. بۆیە دڵنیابن پرۆژەی هەژماری من کار دەکات بۆ بەرەو پێشچوونی هەموو ئەو کردارە بانکیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و لە هەمان کاتدا کار دەکات بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان بکرێتەوە بەڕووی دەرەوە بەڕووی ئەو بانکانەی کە ئێستا هەتا ئێستا لە هەرێمی کوردستان کاریان نەکردیە. بۆیە پرۆژەی هەژماری من پرۆژەیەکی خزمەتگوزاری گشتیە بەبێ فەرق و جیاوازی لە هەرێمی کوردستان و ئەو پرۆژەیە کەمترین هەتا ئێستا خەرجی هەیە بە کەمترین خەرجیش هاوڵاتی دەتوانێت سوودمەند بی لێ. بۆیە ئەو پرۆژەیە هەتاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان بەردەوامە هەم لە هەولێر هەم لە دووەک هەم لە سلێمانی و سەرکەوتنی باشی بەدەستهێناوە و یعنی ژمارەیەکی بەرچاو لە موچەخۆران تاوەکو ئێستا تۆمار کراون و ژمارەیەکیشان تاوەکو ئێستا کارتی خۆیان وەرگرتوێتەوە بەبێ گرفتکارەکانی بەڕێ دەکاتن و دڵنیابن ئێمە تاوەکو کۆتایی ساڵ دەتوانین هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستانی خۆمان تۆمار بکەین لە هەژماری من و دەتوانن ببنە خاوەنی کارتی خۆیان و دەتوانن بە شێوەشی ئاسایی و یاسایی ماگانە موچەکانی خۆیان وەربگرن. دەست بەش دکتۆر ئەرشەد لە چەند ڕۆژی ڕابردوو لە ڕێی سۆشیال میدیا و هەندێک لە کەناڵە میدیاکان بە دیاریکراوی ئەوانەی کە نەیاری ئەم ئەزمونە و ئەم کابینێ و ئەم حکوومەتەن وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زۆر وشەی تەوتین وان بینی تەوتین بە تەوتینکردن. جارێ دەمەوێت لێت پرسم تۆ مامەسایەکی ئەکادیمی زانکۆیت کورد بە درێژایی 100 ساڵی ڕابردوو خەبات و قوربانی و ئەو هەموو خوێنبەخشینەی بۆ ئەو بوو دوای 30 ساڵ خۆ بەڕێوەبردن بەکەم و کوڕیەوە بە باشەکانی و بە خراپەکانەوە جارێکی دی ئەم نەوعاوشانەی بۆ بێ مەسەلەی تەوتین یاوەتە هەژماری من پیرۆسترە. پێم خۆشەوەکو ئەکادیمێک وەڵامی لە سەرەتا تاوان دەستان خۆش بی بۆ ڕێخستنی و بەرنامە هاتنی
قوتابیانی خۆشەویست دەکەین. من دەمەوێت لە سەرەتا ئاماژە بەوە بکەم کە سیستەمی بانقی وەکو کاک مەولودیش ئاماژەی پێکرد لە سەرەتا سیستەمێکە لەسەر ئاستی جیهان، ینی بانکی نێودەوڵەتی ئەم سیستەمانە جێبەجێ دەکەن و کاری لەسەر دەکەن. بۆیە هەرێمی کوردستان یاخود بڵێن ئەم شێوازە کارکردنە کە گۆڕینی مامەڵە بازرگانیەکانە یاخود کڕین و فرۆشتنی کەلوپە لە پێداویستیەکانە لە شێوازە کۆنەکەی بگۆڕدرێت بۆ شێوازی ئەلکترۆنی لەوانەیە بۆ کوردستان تا ڕادەیەک نوێ بێت. بۆیە ناتێگەیشتنێک دروست بووە لەوەی کە ئایا ئەم سیستەما چۆن کار دەکات، چۆن هاوڵاتیان لەگەڵی ئاشنا بن. ئەم ناتێگەیشتنەش پێویستە وەکو ئەوەی کە ئێستا بەڕێستان لێرە ئامادەن و ئەم بەرنمەیەتان ڕێخستووە پێویستە زیاتر هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە لەوەی کە پێویستە هەر هاوڵاتیەک ئێمە دێنە سەر هۆشیارێکە بەس تۆ وەڵامی ئەو پرسیارمەوە ئێمە بە درێژایی 100 ساڵ ئەو هەمە قوربانی دانا بۆ ئەوە بوو جارێنەوە ژێر چەتری تەوتین بە دڵنیاییەوە نەخێر، چونکە ئێمە ئەو هەموو قوربانیەماندا لە کیمیاباران و ئەنفال تا گەیشتینە ئەمڕۆ هەرێمێکمان دروست کردووە وەکو هەرێمی کوردستان بە خوێنی شەهیدان دروست بووە. بەڵام ئەوەی کە بەغدا دەیکات کە دەتەوێت بۆ ئاراستەیە باسی بکەین بریتە لە دژایەتیکردنی هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە ئەو هەموو پارەیە لە بەردەستە، ئەو هەموو بودجەی لە بەردەستە لە پێشووتر وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرمە تازە بگەڕێنەوە سەر تەوتین ئەو هەموو پارەیە خەرجکرا لە ئەنفال و کیمیابارانی هەرێمی کوردستان، بەڵام لە ئێستادا سەرڕای هەبوونی ئەو هەموو پارەیە لە عێراق کەچی دژایەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێت کە تاوەکو ئێستا فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو هەموو کارە سادە جەرگڕی بەسەر بگەڕێنەوە بۆ مرکزیت بگەڕێنەوە بۆ مرکزیت کە ئەوەی حکومەتی عێراقی با بڵێن دیعایی بۆ دەکات کە شتێکی باشە و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەتوانن سوودی لێ ببینن. بەڵام من وەکو ئەکادیمیە کاتێک کە تەماشا دەکەم ئەمە وەکو فێڵکردنێکە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم و هەروەها دواکەوتنی یاخود مەبەستیان ئەوەیە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوا بکەوێت. ئەگەر نا ئەگەر ئێمە تەماشا بکەین جیاوازی نێوان تەوتین لەگەڵ ئەوەی ئەو هەژمارەی حکومەتی هەرێمی کوردستان کە ئاماژەی پێکە دەکات هیچ جیاوازیەکی نییە. هەردووچیان مەبەستیان ئەوەیە کە موچەی فەرمانبەران بە شێوەیەکی مرکزی خەرج بکرێت. بەڵام لێرە پرسیارێک دروست دەبێت، هاوڵاتیانیش دەبێت هۆشیار بن لەوەی ئێمە ساڵانە کە بودجە دادەندرێت تەمان وەکو ڕەشنووسێکە دەچێت بۆ پەرلەمان پەسەند دەکرێت پاش ئەوەی کە کۆمەڵێک لە هەموارکردنەوەی تێدا دەکرێت پاشان دەنێردرێت بۆ ئەنجومەنی وەزیران. گرنگ مەبەستم لێرە ئەوەیە یاسایەکە دەردەچێت کە پێ دەڵێن یاسای بودجە. ئێمە لە ساڵی 2012 وەرە سیرکە بزانە لەو ڕێژەی کە هەرێمی کوردستان هەی بووە لە بودجەی گشتی عێراق سەتا چەندی هاتووە. ئەگەر 170 بوو بێت هیچ کاتێک لە 110 زیاترمان وەرنەگرتووە، ئەگەر 112 بوو بێت هیچ کاتێک لە 108 زیاترمان وەرنەگرتیە. بۆیە تەماشا دەکەین لە دوای ساڵی 2013 بە دیاریکراوی 2014 فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە هیچ کاتێک موچەکانیان وەرنەگرتووە. لەوانەیە هاوڵاتیان بڵێن ئەمە کێشەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان پارەکەی خەرج نەکردو یا خود موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نەداوە. نەخێر کاتێک کە پێش بەرنامە کە مەولود شتێکی جوانی باس کرد دەڵێ پارە هاتووە و ئێمە دەست دەکەین بە دابەشکردنی موچە. کەواتە ئەگەر حکومەتی عێراقی شایستە داراییەکانی هەرێمی کوردستانی خەرج کردبا بەدڵنیایی حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ لە کاتی خۆیدا حکومەتی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانی دەدا پێویستی نەدەکرد لێبڕین هەبێت، پێویستی نەدەگرت مانگێک و زیاتر لە 20 ڕۆژ 25 ڕۆژ فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕێ بکەن ئایا کەینێ حکومەتی عێراق موچە سەرف دەکات. بۆیە ئێستا لە نێو بەتایبەت لە نێو گەنجان لە هەرێمی کوردستان گەنجی لێرە ئامادەن لەگەڵ ڕێزم لەگەڵ بەڵام شتێک دروست بووە بەوەی کە ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان دەیڵێت خراپە ئەوەی بەغدا دەیڵێت باشە. وای لێ هۆکارەکەی ئەوەیە کۆمەڵێک لایەنی بە بەرنامەیە وڵاتی ئیقلیمی دەوری هەیە چییە هۆکارەکە چییە؟ جەناب ئەکادیمی هۆکارەکە چییە؟ بەڵێ ئەمە پرۆسەیەکە هەم لە ناوخۆ لە ناوخۆی کوردستان لە عێراقیش و لە ئاستی دەرەوەش کار لەسەر ئەوە دەکرێت ئەوەی کە هەرێمی کوردستان
هەتاوەکو ساڵی 2014 دەسەڵاتێکی هەبوو وەکو دەوڵەت مامەڵی لەگەڵ دەکرا لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە هەموو ڕوەکانەوە گەر تەماشا بکەین بۆیە وڵاتانی دراوسێ و سەرکردایەتی سیاسی لە عێراق مەبەستیان ئەوەیە کە ئەو هەرێمەی ئێستا هەیە کە دروست بۆ بە خوێنی ئەو شەهیدانێک کە باسمان کرد لە پێناوی ئەو خاکە خوێنیان بەخشیوە لە ناوی ببەن زەعیفی بکەن اینجا بە هەر شێوازێک بێت بەوە نەیانتوانی وەکو کیمیاباران و ئەنفال ئیتر دەستیان بەوە کرد بە برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان ئەویش بە نەدانی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو یاسایە کە هەمانە گەنگەشەی زیاتر دەکەین کاک مەولود هەر لەسەر ئەو پرۆسەی کە باسمان کرد نەیار و ئەوانەی کە چایان بۆ مەزمونە خۆش نییە دڵیان پێ خۆش نییە لیستێکیان دروست کرد و لە سۆشال میدیا بڵایان کردبووە وەکو گاڵتە ئامێزی گوایە هەژماری من هاوڵاتی بەڕێز ئەوەندە بڕیەوەندە دینارە لێژێڕایەوە بۆ قەرزی کارەبا هاوڵاتی بەڕێز بڕیەوەندە لێ دەژێڕێتەوە قەرزی ئاو ئەویدی قەرزی نازانم چی ئایا بەجددی هەژماری من ئێوە وەکو حکوومەت دەسەڵاتان هەیە هەژماری خودی کەسێتی من بەکاربێنن بەبێ ئاگاداری من بەبێ پرسی من چندێک لە حساب بێ ئێوە بە ئارەزوی خۆتان یاری پێ بکەن و مامەڵی پێ بکەن ئەو دەسەڵاتە دراوە بە کارمەندانی حکوومەت و بانکەکان نەخێر ئەزانی چۆنە بەخۆی هەر بڕینێک کە دەکرێتن دەسەڵاتی ئەژماری من نییە بڕین بکاتن ئەژماری من تەنها وەزیفە و کارەکەی ئەوەیە کە موچە دابش بکە موچە بداتە خەڵک دەکات و ساتی خۆیدا یعنی تو بانکەکە بە تایبەتی بانکی تایبەتمەندە بانکی ئەهلیە خۆ بانکی ئەهلی ناتوانێت بچی لە موچەکەی تو بڕین بکاتن لە بۆ ئاو و کارەبا و یعنی ئەوەی کە ئیلتیزاماتی حکوومەتە پرسیارەکە ڕەزامەندی من کە ناکرێت هەژماری منم هیچ بانکێک دەسەڵاتی ئەوەی هەیە هیچ کەس قەرزی حکوومەت لە من بستێنێت ئەو کۆدەی کە لای جەنابتە ئەو ڕقم سڕێ کە لای جەنابتە بەبێ ئەو ڕقم سڕێ 1 دینار سەحب نابێت بەڵێ و حکوومەتیش دەسەڵاتی نییە و باقی ئەهلیش دەسەڵاتی نییە بچی لە موسەکەت پارە ببڕێت تەنها ئەوەیە کە ئەو مەبلەغی تهدید کرایە کە 2500 مانگانە کە موسەکە دەداتە فەرمانبەران دەتوانی بیژێڕیتەوە ئەوش وەکو عقد لەگەر باقی ئەهلیەکان کرایە لە غەیری ئەوە باقی ئەهلی لە بۆنی 1 دینار لە فەرمانبەران بگەڕێن باش بۆ موچە وەرگرانی هەرێمی کوردستان کام پرۆژە بە باشتر ئەزانی بەخۆی ئەژماری من پێشکەوتوترین پرۆژەیە کە بە ئەلکترۆنیکردنی موچەیە من دەمەوێت بە ئاماژە بە شتێک بکەم بەغدا باسی تەوتین دەکات باشە بۆ وەزارەتی دارایی من ئێستا تەوتین دەوروژێنە بۆ دەمەوێتکردنەوە بدەم لەسەر بابەت ئەڵێ تەوتین بکرێ وایە ئێ باسی ئێمە پێشی بەغدا دەستمان بە تەوتین کردیە ئەدی ئەژماری من تەوتین کردن نییە بەڵام نیشتیمانیە بۆ کوردستان باڵێ یعنی دەستکەوتی هەرێمی کوردستان کە ئەژماری منە دەوێت ئەو دەستکەوتە لە دەست ئێمە دەربێنە بیکاتە دەستکەوتی خۆی لە کاتێکدا ئەژماری من ئەژماری پرۆژەیەکی پێشکەوتوترین پرۆژەیە بۆ تەوتینکردنی موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پرسیارێکی تریش هەیە بەغدا دەڵێ دەبی لە بانکە حکوومیەکان فیدرالیەکان ئەنجام بدرێن باش تو بانکێکت هەیە بە ناوی بانکی ناوەندی عراقی بنکی ناوەندی عراقی بە یاسا کار دەکات قانون البنك المركزي العراقي بەو قانونە چ دەکاتن ئیزازە دەداتە ئەو بانکانەی کە بەخۆی دەیەوێت کاتێک کە بە یاسا ڕێگا بە بانکێک دەدا بۆ ئەوەی کارەکانی خۆی ئەنجام بداتن کردارە بانکەکان ئەنجام بداتن ئەو یاسایە لە بۆ هەموو بانکان وەکویەکە لە بۆ نمونە ئێستا بانکی نیشتیمانمانەیە کە مجازە لەلایەن بانکی ناوەندی عراقیەوە بە یاسای بانکی ناوەندی عراقی کار دەکاتن بە تعلیماتی بانکی ناوەندی عراقی کار دەکات باشە تو دوو بانکت هەیە یەکیشان ڕەشید و ڕافیدێنە یەکیشان لە بۆ نمونە ئارتی و بانکی نیشتیمانە ئەوانە بە یەک یاسا کار دەکەن لەبەرچ ڕێگا دەدەی یاسای خۆت لە بانکێک کاری پێ بکرێت بەڵام لە بانکیشتی کاری پێ نەکرێت ئەوە نایاسایی نییە تو هەر بە یاسای خۆت ڕێگات داوە دوو بانک کار بکەن و لە هەمان کاتدا ڕێگری دەکەی بە یاسا دەڵێ دەبی ئەو بانکە ئەو کارە بکە بەڵام ئەو بانکە نیکە ئەوە بە قەنەعاتی من پێشێرکردنی یاسای خۆیتیان ئەو یاسایی کە بانکی ناوەندی عراقی دەری کردیە بۆیە لە بۆ نمونە بانکی ئارتی لە بۆی هەیە تەوتین بکات لە بەسڕە بەڵام لە بۆی نییە تەوتین بکات لە هەولێر ئایا ئەوە چی لێ دەفامرێتەوە یعنی معنای چ دەوروژێنی بەڕاستی ئەوە بە قەنەعاتی من بۆ ئەوەیە کەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان خاوەنی حسابی خۆمان نەبین خاوەنی ئەژمێری خۆمان نەبین خیانی ساحبی دەسەڵاتی خۆمان نەبین بۆ ئەوەی کەوا وڵاتی خۆمان بەرەو پێش بین بۆیە ئەژماری من بەڕاستی پێویستە هەمومان پشتگیری بکەین بۆ ئەوەی کەوا بکەوێتە سەر کاری خۆی و هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان لەو ئەژمارە تۆمار بکرێن و دڵنیام بەغداش دێتە سەرخەت چونکە ناکرێت و بە یاسا
بانکێک ڕێگا پێ بدە و بە هەمان یاسا ڕێگری لە لە بانکێک بکەیت. کاک دکتۆر لە ڕووی یاسایە چ کێشەیەکی هەیە هەژماری من هیچ گیر و گرفتێکی هەیە یاسا ئەو پرۆژەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکرد پرۆژەی هەژماری من طبعاً لێرە دەمەوێت ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوەش بدەم کە ئایا ئەمە پرۆژێ یاخود هەژماری بانکە چونکە زۆربەی خەڵک وا تێگەیشتووە کە هەژماری من تۆ کارتێکە وەری دەگریت لەسەری نووسراوە هەژماری من مانگانە حکوومەتی هەرێم هەژماری من بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکاتیان جوانی وزران هەژماری من ئەوانە بەڵام ئەمە پرۆژەیەکە هەژماری من پرۆژەیەکە کۆمەڵێک لە بانکەکان لە هەرێمی کوردستان کە تۆمار کراون لە بۆرسەی عراق بۆ کاغەزە داراییەکان ئەم بانکانە بەشداریان کردووە لەم پرۆژەیە کە ئێستاوا بزانم گەیشتۆتە 6 بانک ئەگەر هەڵە نەبم بەشداریان کردووە واتە ئەو بانکانە تۆمار کراون لە بۆرسەی عراق بۆ کاغەزە داراییەکان لە ڕووی یاساییەوە هیچ کێشەیەکیانە لە ڕووی سیاسیەوە هیچ کێشەیەکیان نییە یاخود ئەو بانکانەی کە هەیە ئێمە لێرە ئەو کێشەیە کە هەیە و دەیویستین و بەرجێمان دەکەوێت تەنها ئەوەیە کە ئەو پرۆسەیە کە لە سەرەتاوە باسمان کرد چایان بە ئەزمموی هەرێمی کوردستان نایەت بەدڵنیاییەوە بۆیە من دەمەوێت بگەڕێمەوە سەر ئەو خاڵە کاتێک کە هەژماری من پرۆژه هەژماری من بە ئاوا بڵێن پرۆژه هەژماری من دەستی پێکرد لە ژێر ڕێنمایی و یاسای بانکی مرکزی عراقی بووە بۆیە ئەو کات هیچ کێشەیەک نەبوو لەوەی کە ئایا ئەم پرۆژەیە بۆ دەستی پێکرد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو دەنێت کە ئێمە بەداخەوە قسەیە دەکەم ئێمە کاتێک کە یاسایەک دەردەچێت حتا لە پەرلەمانیش کاتێک کە لە ڕووی بانکیەوە لە ڕووی ژمێریاریەوە لە ڕووی کارژێڕیەوە هەر یاسایەک جێبەجێ دەکەین یاخود دەردەچێت هەر ڕێنماییە کاتێک کە جێبەجێ دەکرێت یاخود دەردەچێت لە ناو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لە ناو ئەنجومەنی وەزیرانیش دەبێت بگەڕینەوە بۆ یاساکانی عراقی لەبەرچی لەبەرەوەی بەداخەوە تاوکو ئێستا بەشێکین لە عراق بۆیە ڕۆژێ هەژماری من لە ژێر یاسا و ڕێنماییەکانی بەنکی مرکزی عراقی دەرچووە بەڵام لەو کۆتاییانە کە وەکو وەزیری دارایی عراق دژایەتی ئەم هەژمارە دەکات ئەمە بریتە لە پلانێک بەرامبەر بە هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان و بەرامبەر بە موچەخۆرانی هەرێمی کوردستانیش نەخێر من ئێستاش دەڵێمەوە لە ڕووی یاساییەوە پرۆژەی هەژماری من کە کۆمەڵێک بانقن لە هەرێمی کوردستان بەشداریان تێدا کردووە هیچ کێشەیەکی نییە فەرمانبەر دەتوانێت بە ئارەزووی خۆی لەو بانکانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبژێرە گرێبەستی لەگەڵ ئەنجام داون چکە گرێبەستەکەش لەسەر چ بنەمایەکە تۆ حکوومەتی هەرێمی کوردستان شوێنێک وایە دوولایەنە تۆ بۆن من حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک مەرجی هەیە بۆ بانکەکان دەڵێ من دەمەوێت ئەو خزمەت گوزاریانە پێشکەش بە هاوڵاتیانم بکەیت پێشکەش بەو کەسانە بکەیت کە کارتی یاخود هەژماری بانکی لە لای تۆ دەکەنەوە ئێستا نزیکەی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو بانکانە دایناوە نزیکەی 19 خزمەت گوزاری ئەو بانکانە دەبی پێشکەش بە فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بکەن لە بەرامبەر ئەوەی کە خزمەت گوزاری 19 خزمەت گوزاری لە تەوتینەکەی عێراق چەند خزمەت گوزاری شتیوانە نییە تەنها ئەوەی تەوتینی عراقی طبعاً بە یەک شتیت کەش ڕوون بێت هەتا ئێستا ڕوون نییە ئەوەی تەوتینەی عراق باسی دەکات کی کارتە ئەوەی کە ئەگەر تەماشاتان کردویان ڤیزە کارتیان ماستەر کارتە چونکە ئەگەر کی کارت بی ئەوەی کە هەموو باز دەکەن تەنها ئەوەندەیە تۆ دەچیت ڕاتبەکەی خۆت حکوومەتی عراقی لەو ڕاتبەکەی خۆت سەحب دەکەیت بەس ناوە خۆیە لە دەرەوە نە لە دەرەوە کاری پێ دەکرێت وڵاتانی دەرەوە مەبەست لە وڵاتانی دەرەوە کاری پێ دەکرێت نە سوودمەند دەبی لە خزمەت گوزاریەکانی بانکی چکە خزمەت گوزاریەکانی بانکی بۆ ئەوەی ڕوونتر بێت بۆ هاوڵاتیان بڵێ پێشینەکانە کۆمەڵێک پێشینە خانوبەرەت هەیە پێشکی هاوسەرگیری تەیە لە بانکەکانی با بڵێن متەخەسسا ئەوە هەب بڵێن زراعیە بەڵێ زراعیە پرۆژێکی لە بانک سازی تێ بڵێ ئەوانە هەمووی دەکەونە دکتۆر پێم خۆشە دواتر بینە سەر وردەکاری لەسەر ئەو خزمەت گوزاریانەی ئەو ژمارەی کەوتت 19 خزمەت گوزاری هەیە پێم خۆشە مادام ئەو قوتابی و فێرخوازانەی کە بەشی ژمێریارین لێرە ئامادەن لەوانەیە نوێنەرایەتی گەنجانیش بکەن نوێنەرایەتی کۆمەلگەشت دەکەن هەموو لە ئێمە خوددان دایک و باوک و خوشک و برا و کەسوکارین حتمما بە نوێنەرایەتیوان دەتوانن پرسیارەکانیان ڕوبەرووی ئێوەی هێژا بکەنەوە پێم خۆشە بزانم کامەتان پرسیارتان هەیە کەرم کە ئەگەر مایکەکە بەگری سپاس دەکەم
زۆر سپاس دۆ بەرنامە دەستان خۆشببی بەرنامەشی لە زیێ خۆتی زۆر بەخێر تەسەلا بێت، چاو. سپاس میوانە بەخێرت میوانە بە ڕێزەکانیش دەکەم بەڵێ. وەڵە پرسیارێکم لۆ کاک مەولودیە بێزەحمەت ئەو هەژماری من تەنها لە فەرمانبەرانە یان لە داهاتوش بەرنامەتاندانایە لە بۆ هاوڵاتیانیش بیتن چکە بەڕاستی ئەمە دەزانین زۆر بە زۆری خەڵک کە بەتایبەتی ئێستا دەشت و دەر و سەیران ئێستا سەردانن لە مارێ پارەی هێناتانی بەزیبێری بەڵام ئەگەر کارتەشی هەبی یان لە هەژماری من بەشداربی دەتانی ملیۆنەها دۆلاری تێکە یان دیناری تێکاتن لۆی ئاسانتر دەبیتن ئایا بەرنامەتاندانە نایە هاوڵاتیش بەشداری بکاتن خاڵەکی دی هەر بۆ کاک مەولودە ئەو پرسیاری دوێمیشت بەرێ ئایا ئەو باقی کە بەشداری دەکات لە هەژماری من مەرجە چەند ملیار دیناری هەبی لە بانک هەتا بتانی بەشداری کەوت چکە ئەگەر بە خۆتان دەزان ئەمە زاناترن ئەگەر ئەو باقی بەشداری دەکاتن دەبی مەبلەغە پارەکی زۆری لە بانقەبی وەکو متمانە ئەگەر ناتانی بەشداری بکە ئەو بانقانە چەندیان هەیە لە دابنێن و خاڵش کەش دەبوو ئەوە من لای خۆم هەموو یاداش کرد بۆی بەبیرت بێنم بۆ یەکێک یەکێک جوابت دەمەوە باشترە با بیکات بەردەوام بە خاڵشکە ئەمە دەزانین هەژماری من شتەشی زۆر باشە لەبەرەوەی عێراقی چای پێ هەرنایە سیستەمی باقیوان زۆر کۆنا وەکو پێویست نییە ئەوەی میوان بەڕستکانج باسییان کرد ئەوە تەنها لە بۆ موچەوەگرتنەیە ئەمە دەمانەوێت تەموحی زیاترمانێ دەمێ باشتر بین و هەمووشمان دەزانین سەرڕای ئەو هەموو قەیرانە و ئەو هەموو ئەزیەدانی کوردستان ئێستاش کوردستان 50 سەر زیاتر لە پێش عێراقە بە هەموو شێوازەکی دەستخۆش خاڵی سێمی ئەو بۆچوونی خۆی بوو پرسیارنەوە بۆچوونی خۆمە بەرێ دەستخۆش پرسیارەکەم بە بیر بێنەوە دەڵێ ئەو هەژمارەی من ئەو پرۆژەیە کە بۆ فەرمانبەرانە ئایا لە ئایندەدا بۆ هاونیشتیوانێکی سادە و ساکاریشە کە فەرمانبەر نیە لە دامدەستگاکانی میری بەخۆی مەرحلەی یەکەم بۆ گشت موچەخۆرانی هەرێمی کوردستان هەر کەسێک موچە لە ئەوانەی بە فەرمی موچە لە دەوڵەت وەردەگرن ئێمە لە فەرمانبەر دەستمان پێکرد مەرحلەی دومیش خاننشینە دەست پێ دەکەین هەر کەسێک لە حکوومەتی هەرێمی کوردستان موچە قۆناغی دوم خاننشینان بۆ دەکرد بەڵێ قۆناغی دوم خاننشینە ئێستا لە هەوڵی دەست پێ دەکات خاننشین هەر کەسێک موچە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەربگرێت دەتوانێت حسابی تایبەتی خۆی هەبێتتر لە ئەژماری من لە بۆ ئەوەی ئایا هاوڵاتیان دەتوانن حساب بکەن بەڵێ ئێمە بانکی نیشتیمان تەنها مەسجدی ئیدارەکەی ماوە ئەنجومانە کارجێڕێکە ئەو کاتی هاوڵاتی دەتوانێت لە هەرێمی کوردستان ئەژماری تایبەتی خۆی لە بانکی نیشتیمان بکاتەوە بانکی نیشتیمانیش هەمان ئەو وەکو ڕەشید و ڕافیدێنە بزەبت ئێمە لە عێراق زۆر جارە قسەیان کردیا ڕەشید و ڕافیدێن و نەهرینمان هەیە و لە کوردستانیش نیشتیمانمانێ ئێمە چارەمین بانکین وەکو حکومی کە مۆڵەتی وەرگرتووە لە بانکی ناوەندی عێراقی کەواتە هاوڵاتیش لە پاش ئەژماری من دەتوانێت لە بانکی نیشتیمان ئەژمێری تایبەتی خۆی بکاتەوە پرسیاری تریت ئایا ڕەسمالی ئەو بانکانەی کە بەشداری پرۆژەکە دەکەن بێ 25 میلیارە نەبێت سەرمایان چەند بێ 25 میلیار کەمتر نابێت کەمتر نابێت کە بانک دادەمەزرێت بانکی تایبەت ئەبێ 25 میلیار دینار نەقد لە بانکی ناوەندی عێراقی دابنێن ئینجا مۆڵەتیان پێ دەدرێت بۆ ئەوەی ممارەسەی کاری خۆیان بکەن دەستخۆش چێ کە پرسیارێ بوو فەرموو حەزم لێ بەشدار بن هەمووتان چونکە ئێستا هەمووتان وەک گوتم هەمومان ساحب کەس و کارین لەوانەیە هەمووی لە ڕێی پرسیاری ئێوە ڕوونکردنەوەی زیاتریان پێدرێت لە ڕێی وەڵامی بەڕێزان کە لێرە ئامادەبوون فەرموو سلااو لە ئێوە لە بینەران سلااو لە جەناوت ئەگەر مایکە بیتە پێش دەستخۆشی لەو پرۆژە و میکانیزمە دەکەین بەس پرسیارێکمە هەولێت جەنابی دکتۆر ئەشەد ئەگەر بکرێ ئیشکراوە تاکو ئێستا بەلابەردنی هەموو جۆرەکانی کۆمیشن یعنی ئایا فەرمانبەر لەو نۆزدە خزمەت گوزارێکە پێشکەش و بەردەستە هیچ ئاسانکاری کراوەکو منافەسە ئێمە بەستەوێت سوودمەند بێت لی بە کەمترین کۆمیشن بە کەمترین عمولە عمولەی ساڵانە عمولەی خزمەت گوزاری زۆرا زۆر جاوە پێم وابێ هەر لەو لە مەسەلەی باچ با بڵێن نەک عمولە تۆزی عەرەبیە با بڵێن باچ یان تێچووی پرۆسێسەکە سەوداگەری وایە جوانە تێچووی پرۆسێسەکە پێم وابێ 2500 دینارە بۆ هەموو مامەڵەیەک زۆر وابزانم هەرزانتریشە لە عێراق جەنابتان باشتر دەزانم کاک دکتۆر وەڵامی پرسیاری و گەنجە بدەوە سەبارەت بەوەی وەکو ئەوی سەوداگەری یاخود عمولە کە باز دەکرێتەوە مافێکی یاسایی بانکە لە بەرامبەر ئەو کارێک کە ئەنجامی دەدات لە بینی دوو هاوڵاتی یان لە بینی هاوڵاتی و کۆمپانیایە کاتێک کەروپەلی لێ دەکرێت ئەمە شتێکی ئاساییە وەکو کرێی خۆی بە ئاوها بە بازاڕیانی کەمێک قسە بکەین کرێی خۆی وەردەگرێت لە بەرامبەر ئەو کارێک کە ئەنجامی دەدات بۆیە
ئەو بانکانی کە بەشداریان کردو وەکو باسم کرد تۆ حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک مەرجی بۆیان داناوە یەکێک لەو مەرجانە ئەوەیە کە دەبێت کەمترین ئەو سەوداگەریە کەمترین عمولە کەمترین کرێ لە بەرامبەر گواستنەوەی ئەو پارەیە خودڕاکێشانی ئەو پارەیە وەربگرێت بۆ ئەگەر تەماشا بکەین لە پرۆژەی هەژماری من ئەو بانکانە یاخود ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان مەرجی بۆ داناون 2500 دینارە بەڵام بەراورد بە عراق ئەوەی کە حکوومەتی عراق بانگەشەی بۆ دەکات چەندە بانکەکان حکومیشن وەکو کاک مەولودیش بانکی ڕەشید و بانکی ڕافیدەن هەردووشی بانکی حکومینە TBI بانکێکی مختلطە لە بینی حکومەت و لە بینی کەرتی تایبەت بەڵام 10,000 وەردەگریت کەچی هی پرۆژەی هەژماری من 2500 دینار ئەوەی کە لە مەرجەکان کە حکومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو بانکانەی دانەوە کە بەشدارن لە پرۆژەی هەژماری من دەستخۆشە چێدی پرسیاریە دەستخۆشی بەرنمەکەتان لێ دەکەم بەرنمەیەکی بەسوود دەبێ هیوادارم خەڵکیش ئەم بەرنمەیە ببینێت ئەمێ شتێک پیشانی کامێراکان دەمەگەرت تێبینی بخەنە سەری ئەمە جلەکانی مامە لە ساڵی 1985 پێشمەرگە شەهید بوو لە پێناو کوردستان دەمەوێت دووپاتی بکەمەوە ناشنالیزمی خۆمان بەرەو پێش ببین ئەم پرۆژەیە بەرەو پێش ببین و هاوکاری سەرکردەکانی خۆمان بە تایبەتی جەناوی برا گەورەکە ئەمڕۆ بڕیاریدا پشگیری لێ بکەین و دەمەوێتن تاکید کەمەوە هێشتا خوێنی هەر ماوە هەر سوورە تکایە خوێنی هەر سوورە نامی وشک بێتەوە و منیش بە قەڵەمەکەم وەکو مامم ئەو چەک بوو من بە قەڵەم هاوکاریم کوردستانە دەکەم و پرسیاریشم بۆ کاک مەولودە سەرکەوتوبی مۆفەقی ئینشاءڵڵا ڕەوانی مامیشت شاد بێ زۆر سپاس بە نەمری دەمێنێتەوە دڵنیابە لەلایەن نیشتیمان پەروەرە زۆر سپاس لەگەڵ هەموو شەهیدەکان کوردستان پرسیارێکم بۆ کاک مەولودە دواتر بۆ کاک دڵشاد ئایا لە ئاستی نێودەوڵەتی بانکەکانی خۆمان چەندە متمانە پێکراون و ئایا دەتوانین لە دەرەوە بانکەکانی خۆمان وەکو وەکیل بەکاربێنین یان مەسروفی خۆمان لەوێ لە بانکەکانی ڕاکێشین و پرسیاری دووەمیش بۆ کاک مەولود بوو بەڵێ و پرسیاری دووەمیشم بۆ کاک دڵشاد ئاخۆ پڕۆژەی هەژماری من کە جێبەجێ دەکرێتن لە ڕووی خزمەت گوزاریەکان دەتوانێت سوودێکی باشتر بە هاوڵاتیان بگەێنێت چکە نەیاران دەڵێن وانە حەز دەکەم ڕوونکردنەوەی زیاتر بدێت چکە خۆمەک و قوتابی دەمەوێت بەشدار بم دەمەوێت بەرەو پێشی بم و بە خوێندنیش دەمەوێت بە تەکنەلۆژیاکردنی هەرێمی کوردستان بەرەو پێش بڕوا و زۆر زۆر سپاس دەست خۆش سەحەت خۆش پرسیارەکەت بۆ دووارەکەمەوەیان زۆر لاستی بانکە نێودەوڵەتیەکان حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بانکانەی هەڵبژاردووە کە متمانە پێکراون هەم لەلایەن بانکی ناوەندی عراقی هەم لەلایەن خەزانەی ئەمریکی چونکە خەزانەی ئەمریکی ئەگەر یەک تێبینی بچووکی هەبایە لەسەر ئەو بانکانە حکوومەتی هەرێمی کوردستان عەقدی لەگەڵیان نەدەکرد کەواتە بانکی خاوێنن پاکن هیچ گرفتیان نییە هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی ڕێنماییەوە بانکی ناوەندی عراقی متمانە پێکراون هەم لە ناوەخۆ هەم لە دەرەوە کەواتە تو تعامل لەگەر بانکێک دەکەی کە ئەو بانکە لە ڕووی عملیەوە لە ڕووی کردداریەوە هیچ گرفتیەکی نییە و بە هیچ شێوازێک گرفت بۆ ئەو کەسانە دروست نابێت کە تعامل لەگەر ئەو بانکانە دەکەن کاک دکتۆر پرسیاری دەمی ئاراسی جەنابەت کردبوو پرسیارەکە وەڵا گەر پرسیارەکە دەڵێ پرۆژەی هەژماری من لە ڕێ ئەو خزمەت گوزاریانەوە زۆر نەیاری بۆ پەیدا بۆ پرۆژەوە 2000 دووارەمان کردەوە ئەڵێ باز لەوە دەکەن کە هیچ سوودێک لە ڕێ و خزمەت گوزاریانەوە بە هاوڵاتیان دەگەێنێت فەرمانبەران ناگەێنێ نەیارەکان واڵێن بەڵام پێش پرسیاری ئەو گەنجە ئەمن باسی ئەوم کردوتم دواتر گەنگەشەی سوودمەندبوونی هاوڵاتیان لەگەڵ ئەوە تەواویکە چکە پێم وابێ هەر لە هەژماری من ئەو بنکانەی کە بەشداریان کردووە یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە لە ڕێی خزمەت گوزاریەکانەوە قەرز بدەن بە بەشداروان ئەگەر پرۆژیان هەبێ اینجاوە جەنابەت ئەکادیمیتری لە ئیکۆنۆمیک شارەزای ئەمە تۆزێ دوورم بەزەوە مەجبورم دەوێت پێشکەشیکەم بەڵێ کەرم کەم من دێمەوە سەر ئەو خاڵەکە پرۆژەی هەژماری من پرۆژەیە کە جێی متمانەیە وەکۆی کە بەڕێزت پرسیارت کرد لەسەرەوەی ئایا جێی متمانەیە خەڵک دەتوانێت پشتی پێبەستی بەڵێ جێی متمانەیە چونکە دووبارە ئەو قسێ دەکەینەوە کە ئەو بانکانەی بەشدارن لە پرۆژەی هەژماری من بانکی باوەڕ پێکراون و سرمایەکەیان بە پێی ستانداردی بانکی مرکزی عراقی دانراوە
کە بریتە لە چەند بێت و هەروەها ئەو خزمەت گوزاریانەشی کە حکوومەتتی هەرێمی کوردستان داوای لێ کردووە هەمویان ئامادەن ئەم خزمەت گوزارانە پێشکەش بکەن وکو باسم کرد زیاترە لە 19 خزمەت گوزاری لە وەرگرتنی پێشینەکان بە هەموو جۆرەکانیەوە و هەروەها ئەم هەژمارە من یاخود ئەم پرۆژێ هەژمارە من کاتێک کە تۆ دەچیت لە یەکێک لە بانقەکان ڤیزە کارت ماستەر کارت کارتێک وەردەگری بە ئاوا بڵێ سوودەکانی بریتین لە چی تۆ دەتوانیت ئێستا جیهان بەرەو چی دەڕوات بەرەو ئەوە دەڕوات بازرگانی نێودەوڵەتی سەرمای نێودەوڵەتی ئاڵوگۆڕی نێودەوڵەتی ئەوانە بریتین لە چێ بۆ نمونە من لە ماڵی خۆم دانیشتوم دەتوانم لە ڕێی ئەو کارتەوە کەلوپەلێک لە ئەمریکا لە ئەوروپا لە هەر شوێنێک لە دووبەی لە هەر شوێنێک بتوێ دەتوانی کەلوپەلەکە بەداخڵکردنی ژمارە بانکێکەکەت یەکسەرانی بیکری بە ئۆنلاین بڵێ دەتوانی پارەکەت لە ماڵی خۆت دانیشتی و پارەکەت بدەیت شتێکی تر کە گرنگە ئێستا ئێمە زۆر بەمان ئیش و کارمان لەسەر بە تایبەت قوتابیان تەوەنەوەی کاک مەولود باسی کرد ئێوەش دەتوانن لەو پرۆژەی هەژماری من نابەڵام لە پرۆژەکانی تری حکوومەت سوودمەند بن کە لە ڕێی بانکی نیشتیمانی ئێستا خەریکە دادەمەزرێت تۆ وەکو قوتابیە کاتێک کە بەیانی دەگەیت بە قۆناغی چوارەم پێویستیت بەوەیە توێژینەوەیەک بنووسی لە توێژینەوە پێویستیت بە کتابێکە ئەو کتابە بەدەستت ناکەوێت دەتوانی لە ڕێی ئەنتەرنێتەوە لە ڕێی ئۆنلاینەوە کتابەکە بکرێت لە ڕێی ئەو کارتەوە حاڵێکی تر هەمومان زۆر بەمان ناڵێن هەمومان زۆر بەمان پێشکەشمان کردووە یاخۆ تەقدیمی وەرگرتنی ڤیزەمان کردووە یەکێک لە مەرجەکانی وەرگرتنی ڤیزە بریتیە لە پێویستە کەشفی حسابی بانکی خۆت ببەی بۆ هەژماری بانکی کۆنسولیە بەڵێ دەبێت هەژماری بانکی تەبێت و داوای کەشفیشت لێ دەکات ئەزانیم ئەو کەشفا بەتایبەتی ڤیزای شنگن ئەمریکا بۆ کەنەدا ئوسترالیا وڵاتانی پێشکەوتوو هەمووی تەکید لەسەر ئەوە دەکەنەوە هەژماری بانکیت هەیە یان نییە من خۆمێکێکم لەوانەی ڤیزە وەرگرتووە زۆر وەرگرتووە بەردەوام کەشفی حسابیان پێ کردووە فەرموو بەڵێ ئینجا ئەو کەشفا طبعاًەوە نییە من لەوانەیە هەژمارێکی بانکیم هەبێت بەڵام لە مانجێ لەوانێت جارێک دوو جار ئەگەر فەرمانبەر نەبم جوولەی دراو لەناو ئەو کارتەم ڕوودات بەڵام تۆ ئەگەر فەرمانبەر بیت و کارتێکت هەبێت مانگانە بێتە سەر بەڵێ لە چوارچێوەی پرۆژەی هەژماری من ئەوە خۆی لە خۆی متوانەیە مەرحەلەی یەکەم تەماشانەیەوە گەرەنتیە کاتێک کە ڤیزە وەردەگری لەسەر چه ئەساسێک لەسەر ئەو ئەساسە ڤیزەت پێ دەدرێت کە تۆ چەند جوولەی پارە لەناو هەژمارەکەت بووە تۆ پارێک یەکەم جار لەلایەن حکوومەتەوە هاتۆتە سەر کارتەکەت پاشان ڕۆژانە دەچی شتی پێ دەکڕیت ئەوە هەموو جوولەی دراوی پێ دەڵێن لەناو کارتەکەت بۆی ئەمە سوودی دەبێت بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە دەتوانێت مامەڵەی ڕۆژانەی خۆی یاخود پێداویستەکانی ڕۆژانەی خۆی لە ڕێی ئەو کارتەوە بکرێت بێجگەلەوەش من دەمێ ڕوونکردنەوەیەک لەسەر شتێکی تر بدەم ئەوەی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەوانەیە زۆر شارەزاییان نەبێت وەکو ئێمە کە وەکو هەم توێژەر هەم وەکو ئەکادیمی کە ڕۆژانە لەناو ئەو بابەتانەینا چکەوە پسپۆڕی ئێمە و ئێمە چەندان قوتابیان دەزانن هەروانەمان هەیە بە بەنک بۆ نمونە بەنکە بازرگانیەکان وانەمان هەیە ئێمە دەیخوێنین دوێە ڕۆژانە ئێمە متابعی و بابەتانە دەکەین کاک مەولودیش دەزانی یەکێک دوو بانک کە ئێستا لەلایەن حکوومەتی عراقەوە وەکو مەرزدانرابوون کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تەوتین کە ناوی لێ نابوو مامەڵەی لەگەڵ بکات دەزانی ئەو دوو بانکە بەشدارن لە دزی سەدەکە لەو ماوەیەک پێشستا لە عراق ئاشکرا بوو بەشێک لە دزیەکە گەڕاوە سەر ئەو دوو بانکە گەڕاوە سەر ئەو دوو بانکە واتە من بانکێک ئێستاش لەلایەن خەزێنەی ئەمریکاوە بانکی ڕەشید و بانکی ڕافیدەین تێبینیان لەسەر پرۆسەی جوولانەوەی پارە لە عێراق گومانی لەسرە بۆی کە پارە لە ڕێی قاچاغەوە ینی دەبرێتە دەرەوە دەبرێتە وڵاتانی دراوسێ بەرحاڵ بە تایبەت ئەو دوو بانکە بۆ نمونە ئەگەر بەیانی ئەو دوو بانکە زیاتر دەستیان هەبوو لە گەندەڵی و کۆمەڵێک لە پارە بردنە دەرەوە وەکوی ئەمریکا چاودێرێکی زۆر توندی ئەو بانکانە دەکات یاخود عراق بەگشتی دەکات ئایا ئەگەر من وەکو فەرمانبەرێک وەکو مامۆستایەک چووم هەژماری بانکیم لە بانکی ڕەشید یان بانکی ڕافیدەین کردەوە خۆی ئەو دوو بانکە وەکو باسم کرد بەشدار بوون لە دزی سەدا لەلایەن خەزێنەی ئەمریکاوە تێبینیان لەسرە ئایا گەرنتی چییە بەیانی ئەم بانکە ناکرێتە ناو لیستی ڕەش
هەژمارەکەی منیش لەگەلی بلۆک دەبی دەزانی بسووتێت، وایە. من ناتوانم ئەو کاتی نەپارە سەحب بکەم ڕایکێشم نەپارە دابینێم لەناو ئەو هەژمارە لەبەر ئەوەی ئەو بانکە بەیەکجاری دەکرێتە بلاک لیستەوە دەکرێتە لیستی ڕەشەوەی بۆیە پرۆسەی ڕۆمەترسێکی زۆر ئازادبوونی عێراق گەورەیە ئەوانەی ئەندام عەفومکە با وەبیر بینەران و هاونیشتوانیان بینەوە هاوشێوەی ئەو پارە بلۆکراوانەی لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن کە لە وڵاتانی دراوسێ زۆرینیان لە وڵاتانی خەلیج و ئوردن ئەوانە مابوون تاوەکو ئێستا بلۆکراون هیچ لەو بازرگانانە ناتوانن پارەکانیان بێنە دەرەوە تا ئەم ساتەوەختەی ئێمە لە ناو پرۆگرامەی یان شتێکی تر من دەمەوێت بۆ دەست پێ بکەم وەکو متمانەک تا بزانین چەند حکومەتی عێراق جێی متمانەیە لە ڕێگەی ئەو تەوتینێک کە باسی دەکات یان هەژماری پرۆژەی هەژماری بانکی حکومەتی هەرێمی کوردستان من لە سەرەتای بەرنامەکە شتێکم باس کرد ئێمە بە یاسایی بەشی هەرێمی کوردستان ١٧ بوو تاوەکو چەند ساڵێک دواتر هەتاوەکو چەند ساڵێک دواتر بوو بە ١12.6 یاسایی کە دەڵێم یاسایی واتە یاسایەک هەبوو پرۆژەی با بڵێن یاسای بودجەی عێراق تەمانەوە یاسایە وەکو ئەو یاسایەکە کەسێک ئەگەر هاتوو کەسێک بکوژێت بزانی سزاکەی چیە ڕێک ئەوەیە یاسایەک هەبوو لە یاسا هەیە لە عێراق دەردەچێت بودجە یاسایە من بەشی خۆم لە حکومەتی عێراق وەکو هەرێمی کوردستان ١12.67 بوو بەڵام حکومەتی عێراق یاسای جێبەجێ نەدەکرد هیچ بڕەپارەیەکی بۆ هەرێمی کوردستان یاخود بڕەپارێکی زۆر کەمی دەنار بۆ هەرێمی کوردستان باشە گەرنتی چییە من هەژماری بانکیم هەیە لە بانکی ڕەشید و بانکی ڕافیدەین گەرنتی چیە حکومەتی عێراق بچیت مانگانە ڕاتب یاخود موچە دابنێت یاخود دایبنێت لە ناو هەژمارەکەی من لەو هەژمارە بانکی کە من هەیتم لە عێراق واتە هیچ گرنتیەک نییە تۆ من باسم کرد دەڵێم ئێمە بە پێی یاسا 12.67مان هەبوو کە نەیدەنارد ئایا ئێستا چ گرنتیەک هەیە تۆ ئەو پارەیە بخاتە سەر هەژماری من کاک مەولود باسی پێدانی قەرز دەکرێت یەکێکە لەو خزمەت گوزاریانەی کە لە پرۆژەی هەژماری من فەرمانبەران و کارمەندانی دام و دەستگاکانی میریەتوانن لێی سوودمەند بن ئەگەر هەڵە نەبن باسی بڕی 150 ملیۆن دینار دەکرێت وایە ئەزانی چۆن پێدانی قەرز بێزگە لە پرۆژەی دیکە بەخۆی هەر بانکێک ئۆفەرێکی هەیە بۆ ئەوەی کەەوە قەز بداتە فەرمانبەرەکە بەڵام تەمەشای مرکزی مالی ئەو فەرمانبەرە دەکات لە بۆ موچەکەی چەندە بە جێرەی موچەکەی خۆی قەزی پێ بەڵام هەتا بڕی 150 ملیۆن دینار دەڕوە ئەوە مەجالە یعنی ئەوە وەکو تهدید کرایە هەتا 150 ملیۆن بەڵام ئایا ماگانە چەندی داتێ ئەوە بانکەکە بەخۆی لەگەر ئەو فەرمانبەرە ئیتفاق دەکات دەکەن ئەگەر لە داهاتدا ببێتە ململانەی و چێبەرچەی نێوان بانکەکان ئەگەر لەوانەیە زیاتر قەرزی زیاتر بدا خەڵک لێ ئەژماری خۆی بەکاردێن دەکات وەکو حکوومەت گرنتی ئەو قەرزە وەرگیراوە لە بانکەکان کە بە فعلی و بەکردەیی هاوڵاتی لێی سودمەند بێ فەرمانبەر لێی سودمەند بێ لە کاتێکدا داوای قەرز بکە کراوەتە مەرجی سەرش لەسەر بانکەکان ئەو عقدێک کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر باقەکانی کردیە ئەو مەبلەغەی کە ئەو ڕقەمی ببوورە کە جەنابیان باسی کرد ئەو خزمەت گوزارانی کە تێدایە بەڵێ لە چوارچەوەی ئەو خزمەت گوزارانێ بەڵێ ئەوە جاری دووەمە من بەرنامە لەسەر هەژماری من دەکەم پێشکەشیەکەم هەم دیس جاری دووەمە هەمان پرسیار لە ئێوەی بەڕێزش دەکەمەوە کە پێشتر لە میوانەکانی دیکەم کردوتەوە بە تایبەتی لە جەنابەت لە ئەوروپا بینیمە 28 مانگان موچە دادەبەزی بۆ سەر کارتی فەرمانبەران و هاونیشتیمانیان لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی وڵاتانی سیستمی سۆشیالیانەیە کە هاوڵاتی کار ناکات بەرحاڵ پێش ئەو بڕوارە با بڵێن لە 20 مانگ خەڵک هەبوو هەژمارەکەی پارێتی دانەدەما ینی سەفر بوو بە کوردەکەی مەسەرەن هەژ ڕۆژی مابوو هەفتەیەکی مابوو 9 ڕۆژی مابوو بۆی بگاتە سەری مانگ و پارەکەی بۆ دابەزێ دەچوو لە مارکێتەکەی لای ماڵی خۆیان کەلوپەل و پێداویستەکانی ڕۆژانەی دەکڕی کارتەکەی لە ئامێرەکە دەدا و ئاحتیادی دەچۆ دەرەوە و ئەشیاکانیشی دەبرد و ئەوەی کاشێرەکە و پێی نەدەگوت وەرەوە حسابەکەت پارەیتیانە بەڵام لە مانگی داهاتوو لە هەژمارەکەی ئەو بڕەپارەیە دەجێڕایەوە ئۆتۆماتیکی لە ڕێی سیستەمی بانکیەوە ئەوەش دانراوە پێم وابێ لە هەژماری هەموو کێدایە هەموو ئەو حسابانەی کە پێویستە کە هاوڵاتی یان فەرمانبەر تێدا سودمەند بی لەو ئەژمارە تێدایە کەواتە ئێستا تو بیری لێ بکەیتەوە من حکومەت هەرێمی کوردستان بیری لێ کردو من ئەتوانم لە 16 مانگ لەبەرەوەی ئەم مەساریفم زۆردرا
لە 16 مانگە گەر پارەم بێنە هاتوانم وە کارتە وەکو قەرز بەکار بێنم لە مارکت الدفع مقدما يعني پێشەوەی بگەیە کاتەکەی خۆت دەتوانی پارەکەت ئێدەمە مژدەیەکی خۆشە بۆ وڵاتن دکتۆرە دی ئەومە گلەیە چیە گلەیەکان وەکو باسمان کرد لەوانەیە ئێمە بە گلەیەکان نەکەینە ئێمە بمورەت خوا ئێمە هەر زۆرمان حەزەیە قەرز بکەین نەزانی باش ئەو پرۆژەیە قەرزی زۆر تێدا هەیە باشە بۆ ئێمە دژیوین بە جێدی ینی خۆ ئێمە زۆرمان حەزە قەرزە ئەو ڕەخنە و گلەیانەی کە هەیە لەوانەیە بەشێک لە هاوڵاتیان نەماونە مافی خۆیان بێت بە تایبەت زۆر بەڕوونی با بڵێن بە تایبەت فەرمانبەرێک کە مانگێک و 20 ڕۆژ 25 ڕۆژە موچەی وەرنەگرتووە کە ئەمە دەیگەڕێنمەوە بۆ ئەوەی حکوومەتی عراقی هۆکاری ئەم دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەگەرنا سیر دەکێ گەر پارە هەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لە بەغداد بێت حکوومەتی هەرێم دابەشی کردووە بۆیە دەڵێن ڕەخنەکان گلەیەکان جێی خۆیتی بەڵام لەوانەیە وەکو ڕەتفعلێک ببێت بەرامبەر ئەوەی کە موچیان وەرنەگرت بێت یان ناتێگەیشتنێک بوو بێت لەوەی کە خەڵکێک هەیە دژی ئەم پرۆژەیە وەستاوە چونکە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی نابەبوژاندنەوەی ئابووری هەرێمی کوردستان لە سەرجەم سێکتەرەکان بۆ ئەوەی تەنها نەتوانێت پشت بەستێت بە داهاتی نەوت وەکەوەی بینیمان لە ماوەی دەست بەکاربوونی چەندان پرۆژەی استراتیژی لە ناوچە جیاجیاکانی هەرێمی کوردستان کردەوە وارووا لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە خاڵەکان بریتی بوو لە بە ئەلکترۆنیکردنی کاروباری حکوومەت بە ئەلکترۆنیکردنی کاروباری حکوومەت کە ئەم پرۆژەی هەژمارەی من دەچێتە چوارچێوەی ئەو خاڵی کە لەوێ بەڕێز سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی ئاماژەی پێکرد کە دەبێت خزمەتگوزاری بە شێوەیەک پێشکەش بە هاوڵاتی بکرێت بۆی هاوڵاتیەک ئەوەندە هیلاک نەبێت بەوەی کە کارێکی لە دام و دەستگایەکی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە ناوچەکانی سەر سنوور بۆ واژوویەک بۆ وەرگرتنی موچەکەی بۆ ڕاپەڕاندنی کارێکی پایتەخت و بێتە پایتەخت و بگەڕێتەوە واتە ئێمە هەنگاومانە ڕاستە لەوانەیە لە دەبواە لە کابینەکانی پێشووتر ئەو هەنگاوە بنرابە لەوەی کە حکوومەتی ئەلکترۆنی یاخود بە ئەلکترۆنیکردنی حکوومەت بەڵام ئێستاش درەنگ نییە چونکە ئێمە ئەگەر تەماشای وڵاتانی تر بکەین بە پاشڵاتانی جاویستمەوە بکەم تەنانەت حکوومەتی ئەلکترۆنیش نییە بێژگەلەوە کاک ویستم پرسیاری ئەوە لێ بکەم ئێستا ئەوەی ئێمە بەدوادا چونمان کردووە لە ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردووە زۆرینەی وڵاتانی ئەوروپا هەژماری بانکی هەبووە بەڵێ اینجا من دەمێ ئەوە باسکەم یعنی ڕێک نێزیک 70 ساڵ سەروی 70 ساڵ پێشی ئێستا کە ئێمە ئێستا گەنگەشە دەکەین لێرە لە زۆرینەی وڵاتانی ئەوروپا هەژماری بانکی هەبووە بەڵێ بە پاش کەوتوین ئێمە باسم کرد لە سەرەتاوتم ئەمە شتێکی نوێ نییە بۆ هەرێمی کوردستان شتێکی نوێیە دەمەوێت ئەو بابەتی پێشتر تاواکەم ئینجا باسی ئەوش لەبۆ دەکەم ئەوەی کە ئێمە هەنگاو نرا با بڵێن حکوومەت هەرێمی کوردستان لەوەی بە ئەلکترۆنیکردنی حکوومەت ئێستا ئەوشیان نەمایە بەزانی ئێستا وڵاتان بەرەو حکوومەتی زیرەک دەڕۆن حکوومەتی زیرەک چییە تۆ لە ماڵی خۆت دانیشتی وەکو ئەو مۆبایلە زیرەکەی کە لە دەستە هەموو مامەڵەکانی ڕۆژانت لە کڕین و فرۆشتنی پێداویستیەکان هەمووی لە ڕێ ئەلکترۆنیەوە دەکرێت تا مامەڵی لە کاتێک زۆر بۆ شتێکی گرنگ یاخود وەکو توێژەران زۆر توێژینەوە ینی بینیومانە ئاماژان پێکردووە لە کاتی کۆڕۆنا ئەزانی مامەڵەی دراو بە نەقت نەما لە جیهان هیچ شێوێک مامەڵەکان هەمووی بۆچێ لە ڕووی تەندروستیەوە تۆزە کاریگەریەکی ئۆتۆماتیکی هەمووی بە ئەلکترۆنی یعنی ئەو کاتی ئەگەر هاتوو 1 ملیۆن دۆلاریش لەبەردەست بە لە ناو جیرفانت بە لە ماڵی خۆت بە ئەگەر یەک دەبەی ئاوت بویستبان نەدەتوانی بچێ پێش دەرکات باشە نەدەتوانی بچێ پێش دەرکە لێیە ئێستا جیهان بەرە و ئەلکترۆنی دەڕوات لە وڵاتان تەنانەت کارکردن بەڕێستان ئەوبزەم لە دەرەوە ژیاوی ئەزانی کارکردن بە دراوی نەقد بە کاش بە دەستە زمنی دەستە چوارچێوەی با بڵێن کاری ڕەش کاری نایاسایی تۆ کاتێک کە دەچی مامەڵە دەکەی کڕین بی فرۆشتن بی بە هیچ شێوەیەک پارەت لێ وەرناگری بڕۆ لە بازاڕەکانی دەرەوە بە تەکسی کاتێک کە سواری تەکسی دەبی بتگەێنیتە جێیەک ئەگەر هاتو پارەی بدێ کارتەکەت لێ وەرناگری کارتەکە لە ناو تەکسەکەیە دەڵێ نەخێر دەبێت تو کارتەکەم بدێ من لە کارتەکەی تو پارەکە ئێمە پرسیارێک لە کاک مەولود بکەم چکە بەرەو کۆتایی دەڕۆم هەر مەمنوع پارەی زۆر بەرەو کۆتایی دەڕۆم بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆم بە وەڵاهی خۆ ئەوانەی کە ئێستا لە ئەوروپان ڕەوەندی کوردی هەموو دەزانن یعنی حەقە پێویستە ئەو هۆشیارێ بە کەسوکاریان لە هەرێمی کوردستان بگەێنن ئەمن ساڵی 2014 بوو
چوومە وڵاتی سوێت بە سەردان خوا شاهێدا چوومە وتێلێک پارەی کاشی لیوە نەگرتم ناچار تەلەفۆنم بۆ ئامۆزاکەم کردووە هات کارتەکەی خۆی بەکارهێناوە من کاشەکەم داوەتە ئەو کردی بە کڕۆنی سویدی بارحاڵ کاک مەولود مەسلەی هەژماری من چەندە با ئەویان سیاسی بێت تۆزێک ئەو پرسیارم چەندە فاکتەرێکە بۆ بنیادنانی دەوڵەت مەسلەی هەژماری بەنکی وەگەوەی کە ئابووریت بە قوت دەکاو چەندە پێوەرە بۆ بنیادنانی دەوڵەت شێوازش کە دەمێ ڕوونی بکەمەوە وەڵی ئازادی چۆنی ڕوون دەکەیتەوە بیکەوە بەڵامە من دیارە ئاماجێکی خۆ کاری چییە کە دژایەتی پرۆژەکە ئەوە ویستم لە کۆتایی بەرنامەکە باسی ئەو بکەم نەک هەر دژایەتی هەژماری من دژایەتی ئەوەی کە بۆچی سەرۆک وەزیران بە تایبەتی خودی بەڕێز مەسرور بارزانی هەر هەنگایەک داوێژێ و دژایەتی دەکرێتەوە ویستم لە کۆتایی بەرنامەکە ئاماژێ بێ بم بەڵام ئەگەر میوانەکەم باسی بکە باشتر بۆ من ئێستا 1 تریلیۆن ماگانە پێویستیمان بە کاشەیە نەقت ئەو کاتی پێویست بە نەقت نابێت ئەو نەقدە لە شوێنی خۆیتی لە هەموو دەوڵەتان وایە خەڵک دەست لە پارە نادە لە جیرفانی خۆی دانای لە ماڵی خۆشی دانانێ بەڕێزە باسی کردوتی دەچیتە سەیران بۆ لە ماڵ بێ پارە لەسەر ڕقم حسابەکەتە لەگەڵ مۆبایلەکەت لەناو ئەپلیکیشنەکەت یەکسەر دائیمەن پارە دوژمنی زۆرە لە هەر شوێنێک پارە هەبوو دژمنی هەیە بەڵام کە پارەکەت لەناو کارتەکەی خۆت بوو کەس ناتوانین دژایەتی بکە بزریشی بکەی کابرا ناتوانانی کارتەکەی تۆ بەکاربێنی ڕاست کەواتە ئەمانە هەم لە بۆ حکوومەت هەم لە بۆ هاوڵاتی هەم لە بۆ میلەت هەموو موچەخۆران ئەمانە لە بۆ وەرگرتنی موچەکانیان و لە بۆ پارەکانیان کە لە ماڵی شەیتیان کە کاتێک دێختە سەرڕەسی دەکەی خۆی کەس ناتوانێت دەستکاری ئەو پارەی بکاتن لۆیە ئێمە لە حکوومەت یارێمی کوردستان ئەگەر ئەو پرۆژەیە سەرکەوتوو بوو ئیتر لە چەند خاڵێک سوود وەردەگرین یەک لە کاتی خۆیدا موچەکانمان وەردەگرین سەرە ناگیرێ سەرە ناگیرێت قەڵە باڵغی دروست ناگیرێت سەرەگرنی خانانیشان بۆ تایبەتی ئێستا لەوانەیە تەکسیەک بگری 5,000 بسی هەتا دەسی و دەگەڕێوش 5,000 ئێستا لەوانی هاوڵاتی ماگەنە 10,000 دینار بدە بەس تا موچەکەی وەردەگرێت بەڵام ئەگەر داخلی ئەژماری من بوو لە نزیکترین شوێن کە ئێستا ئەو کاتە حکوومەتیش لەوانەیە نرخێک بۆ شۆفێرەکە دیاریکان ناتوانێت مامەڵە لەگەڵ بکە بۆ نمونە لە گەڕەکێک بۆ گەڕەکێک نرخەکەی بریتە لە 3,000 بۆی نیە 4,500 لێوەگرێت چونکو ئەوە لە بیدایاتی بەرنامەکە و گوتمان ڕێگری لە سپیکردنەوەی پارە و گەندەڵی دەگرێت لەگە ڕێزم بۆ شۆفێرانی تەکسی بۆی نییە شوێنێک نرخەکەی 3,000 بە 5,000 لە تۆر بگرێ ئەوانە هەمووی سوودن بۆ ئەبێتە سیستەم کەواتە پرۆژه ژماری من پرۆژەیەکە بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین ئەو نەقدەی کە هاتە ئێستا پێویستمان بووە بەکاری نهێنین تەنها ڕست بە ڕقم دەستێتە سەر کارتەکەی بە ڕقەمیش خەرجی دەکاتن ئەدی لێرە چ ڕوودەدا ئەگەر وامان کرد ئەو پارەی کە دەمینێتەوە ئێمە بۆ پرۆژە ئابوووریەکان بەکاری دێنین تاکید بۆ بژانەوەی وڵات بەکاری دێنین بۆ بژانەوەی کوردستان بەکاری دێنین دروست ئەو نەقدە بەکاردێنین بۆ پارەدارکردنی پرۆژەکان ئەو پرۆژانی کە حکوومەت یارێمی کوردستان هەیتی لێ بەڕاستی ئەبێ هەمومان ئاگادار و شیار بین و هۆشمەندانە بیر بکەینەوە کە پرۆژێ ئەژماری من بۆ ئەوەیە کە وڵات کە هەرێمی کوردستان بەرەو پێشتر بڕوە بەڵام دژایەتی دەکرێت دانێ هەرێمی کوردستان ڕابگرن لەوەی کە ئێستا بەرەو پێش ڕۆیە چاویان پێ هەڵنایە و لێ ناگەڕن زیاتریش بەرەو پێش بڕوات بەس دڵنیا بن حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکات هەر ئەبێت ئەو پرۆژەیە سەرکەوتوو بێت بۆ ئەوەی ئێمە بتوانین خزمەتی زیاتری هاوڵاتی خۆمان بکەین دەستخۆش کەس لێوە پرسیاری نەماوە بۆ کاک دیکتۆرە دەی فەرموو زۆر سپاس ئەگەر بەخێرایی سپاس دەکەم هەز دەکەم لە سلێمانی وەچی برەی باندەکەبی گروپەکەبی هەر کارێک حکوومەتی هەرێم بیکاتن یەکسەر مەجموعەک فەیسبووکیان دروست کردیە فەیکە لە بۆ نمونە بەس دژاتی دەکەن یعنی چەندین کاری باش کرا زۆر شتی چاک دەکرێتن ئەوان پێچوانەکە لێکە دەنەوە ئایا جەنابتان لەو لێکدان لە بۆی چییە سپاس دەستخۆش پرسیارەکەت گەیشت کاک دیکتۆر باسمان کردوتمان کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە دەستی داوەتە پرۆژەیەک دەستی داوەتە کارێک بۆ بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و خزمەتکردن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر کاتێکیش کە لە شوێنێک یاخود پارتی دیموکراتی کوردستان خزمەتی کردبێت لایەنەکانی تر هەندێکیان دژایەتیان کردووە وەکو ئەوەی کە بینیمان تەنانەت نەک لە ناوخۆی هەرێمی کوردستانیش لە عراقیش دژایەتی ئەوە دەکرێت کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەوێت پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا باش بکاتەوە بەڵام ئەوان لە لایەکەوە دەچن کێشەکان ئاڵۆستر دەکەن
کێشەکانی هەرێمی کوردستان دەچن دەبن بۆ بەغدا بۆیە ئەمە شتێکی چاوەڕوان کراوە چونکە کاتێکی کەسێک دەیەوێت کارێکی باش بکات بەڵام بەرامبەرەکەی ناتوانێت ئەم کارە ئەنجام بدات بۆیە هەڵدەستێت دەکات کێشەی بۆ دروست دەکات لایەنگران و ئەندامانی هاان دەدات بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو کارە باشانە ببنەوە کە ئەم کەسە دەیەوێت ئەنجامی بدات یاخود ئەو لایەنە دەیەوێت ئەنجامی بدات. سپاس بۆ میوانانی قەدرگرانم کە گەنگەشەی هەژماری منتان کرد لێرە. سپاس بۆ ئێوەی هێژاش کە لەگەڵمان بوون. سپاس بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان بیشار کە تاوەکو ئێستا لەگەڵمانمانەوە. پێم خۆشە لە کۆتایی پرۆگرامەکەم کۆتایی بەوە بێنم ئەوە مجاملە نییە بۆ سەرۆک وەزیران مەسرور بارزانی، بەڵام ئەوە لێکدانەوەی خودی خۆمە، لێکدانەوەی شرۆڤەکردنی هەندێک کەسی ئەکادیمیە کە لە نزیکەوە گوێبیستیان بووم، بە تایبەتی مامۆستایانی زانکۆ بەشێکیان ناڵێم هەمویان. مەسرور بارزانی پیاوێکی ئایندەیە، هەر هەنگاوێک دەنێ بۆ ئەمڕۆ بەیانی دوو بەیانی نییە، بەڵکو بۆ 4-5 ساڵ و 10 ساڵی داهاتوە. هەموو لایەکتان بە ئارامی بمێنن، هەمیشە باشە.